بۆنی ئەو کۆمپانیانە بووەتە هۆکاری بێزارکردنی خەڵکی ناوچەی قەزای شارەزور و نەحەی زەڕان و ئۆردوگای نەسر و منتیقەی تانجەرە و عەربەت و گوندەکانی و ئەمڕۆ ئێمە هاتین سەردانی نووسینگەی پەرلەمانی کوردستانمان کرد بۆ ئەوەی ئەندام پەرلەمانە بەڕێزەکان کە دەست بەکار بوون لە پەرلەمان بۆ ئەوەی بەدەرچوونی بۆ بکەن قەزای شارەزور هەمویان ئاگاداری ئەو بۆنن کە بۆتە بێزارکردنی کۆمەڵانی خەڵکی ئەو سنوورە لەبەرەوەی ئەوە کە بەردەوام بێ دوور نییە لە ساڵانی داهاتووە و لە ڕۆژەکانی داهاتووە خەڵکی ئەو سنوورە تووشی شێرپەنجە و تووشی ئەنواع نەخۆشی مەترسیدار بکات بە شێوازێک بێ لە چوارچێوەی یاسایەکیان بۆ دانرێت و فیلتەری لێدەن فیلتەر بن لەوەی کە بۆ ئەوەی ئەو بۆنە ناخۆشە ئەو دووکەڵە ناخۆشە دەرنەکا شەوانە کە تێکەڵ بە کەش و هەوا بێت و بۆتە هۆکاری بێزارکردنی خەڵکی ئەو سنوورانە بەڕاستی کۆمپانیای زۆر لێ سنووری عەربەت و ئەوانە کۆمپانیای زۆر لێ ئەبێ خۆیان بەدەرچوونی بۆ بکەن بزانن چی کۆمپانیەکە بیدۆزنەوە لە چوارچێوەی یاسایەکە کە ڕێ بخرێت سنووری بۆ دابنرێت یعنی ناکرێتەوە بۆ بەرژەوەندیەکانی خۆت بۆ بەرژەوەندی بزنسەکانی خۆت بۆ بەرژەوەندی بزنسە گەورەکانی خۆت کۆمەڵانی خەڵک بکەی بە قوربانیت یعنی هیچ شتێک هیچ بزنسێک هیچ سەرۆت و سامانێک لە ڕۆحی ئینسانیەت و مرۆڤایەتی گەورەتر نییە.